بە درێژایەم بەرنامەیە باسی بەڕێوەبەرمان کرد. دیقەت بدەن کچی کام مەکتەبە تۆزێ بەرە و لاریەچن بەڕێوەبەرێکی لاری هەبێ. بڕۆن لە شاری سلێمانیە ئەڵێ مەکتەبی فلان مدیرێکی هەیە زەبط و ڕەبتە، یەک کچم هەوێ خەریکی قلیبلی بێت، یەک کچم ئەوێ مۆبایل بەرێتە ژوورەوە، یەک کچم ئەوێت بۆ نمونە درەنگ بڕات. من بۆ خۆشی دەیگەڕمەوە لەم شاری سلێمانیە خێزانم تەلەبە بوو، لێرە و دەستخۆشیم بووە بەس ناوی نایەنە با نەبێ بە وەسف و سەنا و بەزم و ڕەزم و ئەوانە و کەسی تر مالی عاجز نەبێ نەیوێرە لای مدیرەکە بڵێ من تەلەبەم بۆ دەستی خۆش بێ. تەلەبەکە مدیرەکەی و نامەوێت یەکێک بێت ملباریچێک بۆ بەر دەرگا بچێ وەڵام من مێردی فلان کەسم، کێشەڵێ ڕاستەکە هەر جاری کچێکم سەرخات شوت کردووە شوت نەکردووە چاو دەرچێ بڕۆ بۆ ماڵی خۆت، لێرە تۆ تەلەبەی و دەستی خۆش بێ. من بۆ خۆم ڕۆژە نەچووم گلەی لێ بکەم دەستت خۆش بێ، تۆ 400-500 کچی من و فلان و فیسارت لەلایە بەڵێ خاڵی دووەم بەڕاستی بەڕێوەبەر بەڕاستی بەڕێوەبەر. وەڵڵاهی من وەکو دکتۆر بەختیار بە درێژایم سیمینارانش و محاضرە باسمان کرد موچەی زیاد بێ عافێتی بێ، خوری دەبێت تایبەت ببینێ، دەبێت کەسایەتی بەهێز بێ، دەبێت بە قووەت بێ، دەبێت لەسەر ئەساسێکی حیزبی دادەنرێ، دەبێت جیاوازی نەکات، دەبێت دادپەروەر بێت. بەڵام دەبێت دایک و باوکش دەستی شتکەین بڵێن نەک ئەوەی جاران هەشتاکان چی گۆشتی بۆ تو ئێسقانی بۆ من یەکجار واش نا بەس بە جددی بەڕاستی کچ و کوڕی خۆمان بدەین بەم بەڕێوەبەرە بڵێن مامۆستا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و پەروەردە لە تۆ، نان پەیداکردن و ڕاوەدیناریشی لە من. بەڵام هەنێ بەڕێوەبەری شێ بە مناڵە کاکتۆر بوومەتە پەن بەدەستێ ئەڵێ نردومەتەوە بۆ ماڵەوە جلوبەرگی نەشیاوی پێ بۆ دایکاتوتی ئەوە چییە؟ وە کچەکەی من نازانم چێرەس هەر ئەڵێ لێکی لێدام بە یەکە هەر خواردمی. وتم ئەمە دایکی وابێ قوڕ بەسەر خەسوو و قوڕ بەسەر کچەکەی وەڵای هێشتا کچەکەی بە حەوت ئاو شۆراوەتەوە. بۆی ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و بوویمە بەڕێوەبەرەکانمان دەستی کراوە نییە بەڕێزان، کراوە نییە بەرامبەر بە حیزب کراوە نییە بەرامبەر بە هەندێک شت. ئێمە دەبێت بەڕاستی لە ڕێ ئەم بەرنامەیەوە ئامۆژگاریەک و کۆڵێ نەسیحەتێک و با بە قسەیەکی خێرمان هەیە بۆ دەسەڵاتداران دەبێت بەڕێوەبەر خزمەتی باشتر و چاکتر و مەزبووتتر بکرێت، دەبێت خزمەتی چاکتر بکرێت. بەڕێوەبەرێک بۆ خۆی ساخێکی باشی نەبێت لەکوێ توانێت خزمەتکە. بەڕێوەبەرێکم تا زۆر بۆ نمونە مەسەلەن بودجەیەکی دارایی بەدەستەوە نەبێت لەکوێ توانێت خزمەتی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک بۆ مامۆستای چاکی بەدەستەوە نەبێت لەکوێ توانێت خزمەتێکی قوتابخانەکەی بکات. بەڕێوەبەرێک ئەڵێ ساڵ دێ و ئەڕوا من چەند قوت و بۆیاغێکم بۆ نەکڕێت بۆ ئەوەی کە هەر هیچ نەبێڵێ پارەی حانوتەکەم نادەنەوە دکتۆر یاڵم کاکە بەس پارەی حانوتەکەم بەنێ خزمەتی قوتابخانەکەی پێ دەکەم، قوتابخانەکە چڵکی پار و پێراری پێوە یاڵێ بەداخەوە پارە نییە و بودجە نییە.